خێزان زۆر هەڵدەوەشێتەوە و بە تایبەتی چینی گەنج و منداڵ و هەرزەکانیش زۆر هەڵدەفریوێندرێن هەر لە نێرگە لە کێشان و جگەرە کێشان و مەشروب خواردن و هەتا دەگاتە گوناحی گەورەتر و گەورەتر. بەداخەوە حکومڕانانی ئەم وڵاتەش لەبەر پارەکۆکردنەوەی خۆیان و لەبەر کاسبی حەرامی خۆیان و لەبەر فرۆشتنی واریداتی وڵات بۆ خۆ دەوڵەمەندکردن و حیزب خزب دەوڵەمەندکردن نان پڕژێتە سەر بزان ئەخلاقی خەڵک چی لێ هات، خێزان چی لێ هات، گەنجەکان بۆ کوێ چوون، چیان لێ دێ. زۆر دەربەست نین بەداخەوە. زۆر مەترسیم هەیە بەڕاستی و بە پێچوانەی ئەوەشەوە کە خەڵکێکی ناحەزی ئێمە پێی وایە ئەمە خەونی خراپ بە هەرێمەوە دەبینینە وەڵا. ئەمە هەرێمە بە ڕەنجی شانی هەموو لایەک پەیدا بووە. ئەوانەی ئێستا تێدا مشەخۆرن ڕەنگە لە هەموو کەس کەمتر پێ مادوو بن. خەڵکێکی زۆر کوژرا و ڕۆیشتووە و ماڵ و منداڵی بێوەژن بوو، منداڵی هەتیو بووە و ماڵ و ئێران بوو و ناڕەحەت بوو. یعنی کەمتر وا هەبوو خەڵکی ئەم وڵاتە هەمووی بە زۆرێ لە زۆرەکان خۆی خزمی نزیکی نەکوژرێ لە زیندانەکانی بەعزدا لە بەرەکانی شەڕدا لە شیان لەملا لەولا هەموو تووشی ناڕەحەتی شت بووین. کەواتە ئەو هەرێمە لە ڕاستی هەموو لایەک و هەمووشمان دێ بۆی دڵسۆز بین. بەڵام ئێمە کە ڕەخنە دەگرین لە شێوەی ئیدارەدانی ئەم وڵاتە لەو هەموو زوڵم و گەندەڵیەکە هەیە لەبەرەوەی دڵسۆزین بۆ ئەم وڵاتە دەڵێن ئاوا دەڕوخێ. ئێستا خەڵک نازانم یانی هەست پێ دەکەن یانە ئێستا هەرێمی ئێستا کە ئەمڕۆ 24 6 2023 زۆری فەرقە لە هی 10 ساڵ لەمەوە پێش 5 ساڵ لەمەوە پێش 2 ساڵ لەمەوە پێش زۆری فەرقە. هەر نەوتەکە ناڵن ئەوە هەر نەبێ مەسەلەنەوە بودجە بۆ خۆتان دەزانن شوێنیان لێکرد، هەر نەبێ زۆشتی کە دەستکاری کرا لە مەحکەمەی ئیتیحادی شتی کەش بەڕێوەیە.